سەڵاو خۆشەویستان، جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ و هەموو کات و ساتەکانی ژیانتان هەر شادی و کامەرانی بێت. ڕەشماڵی ئەم جارەمان ڕاستەخۆ لە ناو شاری قەڵاو منارە و لە ناو قەڵا دێرینەکەی هەولێردا میوانداری لە هونەرمەندی نازداری ئەو ناوچێ دەکات و ئەو هونەرمەندەش کاکە نووری گەرمیانیە. کاکە نووری بەخێر بێ سەر و سەر چاوان. سپاسان دەکەم، زۆر مەمنون. ئێوەش بەخێر بێن یاخۆ سەر قوربانت چاوەکانمی. ئێوەش بەخێر بێن ئازیزان و خۆشەویستان. کاکە زرار بە زەربە بە ئیقاع بە دەهۆڵیشە و هەروەها کاکە دانا هیرانی بە کیبۆرد، کاکە سەدرەدین بە ساس و کاکە نەجمەدینیش بە کەمانچە. ئێوەش بەخێر بێن دووبارە، بەخێر بێن سەر چاوان. کاکە نووری، بۆ جەژنی ڕەمەزان و بۆ بەرنامەی ڕەشماڵ چیمان بۆڵێ فەرموو. خزمەتتاندا ئینشاءالله لە پێشەچیدا جەژنە پیرۆزە لە هەموو خەڵکی کوردستان دەکەم، چ لە ناوەوە چ لە دەرەوە، لە هەر چوار پارچەی کوردستان جەژنە پیرۆزیان لێ دەکەم. لا ئێوەی خۆشەویست، لە هەموو کارمەندانی بەڕێز و خۆشەویست، هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت ئینشاءالله. لەگەڵ تۆیە. چی هەبوو بۆ ڕەشماڵەکەمان؟ بەڵێ، بۆ ڕەشماڵەکەتان بەڕاستی شتێکی زۆر جوانە، شتێکی زۆر ڕێک و پێکە، شتێکی کوردیە، ماڵەکی جوانی کووردە، تایبەت خەڵکەکی کۆچەری دێتەوە پێشتاوت. بەڕاستی شتێکی زۆر زۆر جوانە. هیوادارم هەر ئەوها جوان و ڕێک و پێک و بن ئینشاءالله. قوربان، قەت لە ناو ڕەشماڵە گۆرانی دوتووە؟ بەڵێ. کەی نازانم. بەڵێ، من بەرنامە هەبووە ها؟ بەڵێ، لە ساڵانی 83 و 4 و ئەوانە ئەو کات تیپە مۆچەکەکان کەم بوون ناو شاری هەولێر، ئەو بە تایبەت ئەو تیپانێک کە حەفەلاتیان دەکرا هەنگکانیان دەجێڕا. بەڵێ، تیپەک ئەوهالا وە دەم دێتەوە یادم ئەو کات بە تیپی ژاڵە بوو ئەوانە. ئەو کات من شاهیم دەجێڕا. بەڵێ، زەربەکەم لەگەر بوو، کاک خالدی بەڕی برایی هونەرمەند زەردیسی محەممەدزادە، سەید برایمەم لەگەر بوو، یادی بەخێر نەماوە خوددا ئەفریقا بە باڵەبان. بەڵێ، کاک یاسین کوردستانی بوو بە تار و ژمبوش بڵێ بە ساس لەگەڵە بوو لە ئەنکار. دا زۆربەی جار ئاوا بوو کە دەچوینە هەنگەکان دایم ئەو کات ڕەشماڵ زۆر هەڵدەدرا، خەڵک زۆر لە ڕەشماڵەکە دادەنیژ نان خواردن یا دانیشتن شتانە کە دەبووە شایوانەش بەن ڕەشماڵەکەیان دائم و شتانە شتەکی جوان بوو زۆر. ئەو کاتانم هەر لە یادا. ڕاستە فەرمی. بینێرانی خۆشەویستانی عاشقانی دەنگەغی بەڕێزت چاوەڕوانی گۆرانیتن. بزانین چیت حاضر کردەوە سەرەتای گۆرانیەکان؟ بەڵێ، گۆرانیەکان ئەوانەی کە پرۆڤەمان کردیە لەگەڵ برادران، واتە تەمرینمان کردیە. بەڵێ، چەند گۆرانیە کە وا دیارە لە پێشەچی یەکەم گۆرانی دووریتان یاندانە لەسەر داواکاری برادران و دووریتان ئاواز و هەنراوە و گۆرانی دووریتان ئاوازی خۆمە، هوندراوەی مامۆستا جەبار حەبیبە. ئازیزان و خۆشەویستان، ئەچینە لای گۆرانی دووریتان بە دەنگە خۆشەکەی کاکە نووری گەرمیانی. فەرموون گیان. برينك بر لجان دورتان درد
دەکەم شەقام شەقام تاج دەکەم جێژواری عشقی من و یارەکە شارەکەم شەقام شەقام تاج دەکەم جێژواری عشقی من و یارەکە ئازیزان ئێوان هیوا بۆ ژینە اختیمارن بۆ دڵەزان دارەکەم اختیمارن بۆ دڵەزان خۆزگە من خۆنچە گوڵێک بام لەوێ لێخانی و کەسەی خۆشمە لەوێ خۆزگە من خۆنچە گوڵێک بام لەوێ لێخایی ئەو جوانەی خۆشمە لەوێ خۆزگە من ئەستێرەیاکی گەج بام ئاخ بۆ یارم دەرکەوت بام بۆ یارم دەرکەوت بام میوەی شەوێنە ژانی دووری نەچێژم ڕۆژنیاشی خوێنین نەڕێژە شەونیا ژانی دووری نەچێژم ڕۆژنیاشی خوێنین نەڕێژە زانیەکم پڕێش و پڕەزارمە خێرانم هەنیایان ساڕێژم یارانم هەنیایان ساڕێژمە دووریتان برینەکە پڕ لە ژان دووریتان دەردووازار و سووتان دووریتان برینەکە پڕ لە ژان دووریتان دەردووازار و سووتان بحاڵم ئەمشەو بەیادیەوە خەناڵم دڵمە تۆ تەهاژان ئێوەش خۆش ئازیزان و خۆشەویستان ئێوەی بەڕێزی دەتوانن لە ڕێ ئەو ژمارانەی لەشە شاشەکەیە پەیوەندی بگرن و داواکاریەکانتان بخەینە سەر و سەر چاوان کاکە نووری دەنگت خۆش بێ گۆرانێکی جوانە بەس ئایا ئەم گۆرانیە هیچ باگراوندێکی هەیە بۆ شتێکە وتووە چیرۆکێکی هەیە ئەو گۆرانیە کاک بڕهان لەوانەیە بزانانی هەروەکو خەڵکی کوردستان هەموو دەزانن ئەو گۆرانیە ئەو کات مامۆستان سەبار کە شعرەکەی دانا
لە مێژ بوو کوڕەکەی نەدیت بوو کوڕەکەی ڕۆیشت بوو هیچی فالاتشیان نەبوو ئیخباری نەبوو ڕۆژێک ژمارەیان دایەوەتیانەوە ئیەوە چوینە شوێنێک تەلەفۆنی لەگەڕ کرد دۆستێکی خۆمە ماوە برادرێک ماوە بوو یادی بەخێر فاروق زەبار بە ڕەحمەت بیکەستان مایە جێگایشی بۆ وەرگرتین وتی بی بەبالێ تەلەفۆنەکە بکە ئەو کات ئاوا بوو لە ساڵی 95 وڵی لەگە مامۆستا زەبار چوین قسەی لەگە کردووانە دیار بوو کوڕەکە دەیگوت هەر شارەکەی خۆم ئاوها ئەوە جێگا و مەکانی خۆم ئاوها و لێرە لە غەریبیانی ئەوانە ئیتر کە قسەیان کردووە کە لێ بۆ مامۆستا زەبار داینا شارەکەی دانا شتێکی زۆر جوان گوتی توانی بیکە گۆرانی ئاوازی لێدانێ گوتم بڕی شتەکەی زۆر جوان بوو باش ئەو ئاوازەم ئەو کات تەگەری دانا ئەویش ڕای لێبوو لە ئاوازەکە شتێکی جوان دەرچوو ئیتر تەجزیلمان کردووانە بەڵام کاتەکەم زانی ئەو لایەنە دەیگوتەوە لەسا ئەو لایەنەی گوتیە ئەو لایەنەی لەسا یعنی کێشە و بێشی مشکلێکی زۆری لۆ دروستکردە بەوانە بەڵام خەڵکەچی شاعیر و خەڵکەچی ثقافتدار وانە خەڵکەچی تێگەیشت و تیان کاک ئەوە شعرەکە مانایەکەی ئەوەیە کابرا لەسەر هیچ لایەنێکی ساڵی تقریبا 95 و 96 و ئەو 96 ئەوە پەیوەندیمان لەگەڵی با بچین لای پەیوەندیەکەن دوایەم و خزمەت جەناب باش بزانین کاکە دکتۆر تەها لە ڕانیەوە فەرموو ئەم کات تاماس هەموو کاتێ دەستخۆشی ئەم بەرنامە جوانەکان یەکەم زۆر سپاس بەخێرات نییە میوانە بەڕێزتانەکەم بە حەقەت زۆر خۆشحاڵ بووم ببینینی کاگەیان نووری گەرمیانی هەر زۆر دەمێک بوو هەر بە حەقەت غەریبیمان کرد بوو بەڵام داواکاریێکمان هەیە ئەگەر بتوانێت جێبەجێ بخە زێت نەبێت باشە بەسەرچاو وڵی مەقامێکمان بۆ بڵێ بەڵام ببێ ئەوەی هیچ ئامێرێکی لەگە بە تەنها سەڵتەکەی خۆی بچکە بە حەقەت سەڵتێکی هەیە گە بڵێم مامۆستا لەباری مەقام گوتنا لەباری گۆرانی مامۆستایانی من وەکو شخص خۆم پێ دەڵام مامۆستا نووریگەربیانی نەک من هەر من نووریگەربیانی باشە گیانەکەم باندیە یەچینی لای کاکە دلێر لە قوشتەبە کاکە دلێر فەرموو چاوەکەم ئەم کاتتان باش هەموو کاتێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم چاوەکانم ئەمریکا بەخێراتی تاریخی گەرمانیەکە سپاس دەکەم زۆر مەمنون کاک دلێر بەڕێزی لەسەرم شاشەیە کەم جارش جینیان سپاس دەکەم زۆر مەمنون خزمەتتان دام ئینشاءالله پێمان خۆشە بە بۆنەی جێژن و گۆرانی شادیەکانی زیاتر بڵێتن عاشە بەسەر ساو ئینشاءالله باشە گیانەکەم ئەچین لای کاکە باید لە شارەکەی قەڵاو و منارە خۆمان لەوێن دەی فەرموو بزانین کاکە باید چی هەیە کاک بڕهانە و کاتتان باش جەزم پیرۆز بێت لە تۆش پیرۆز بە قوربان سپاس لە تۆش پیرۆز بێت کاکە بەڕاستی ئەوڕۆ کارنووری گەرمانی شاشە جوانەکەی هافتی دووی و زیاتر گەشاندەوە و هیواداری ممان باتەوە ساڵەکانی پێشت و یەکدوو گۆرانی ئاهەنگی خۆشمان بۆ بڵێت چاوەکانی ماز دەکەم ڕێز و سڵاوم بە ئەوستافە جوانەی هەیە ئیشەڵڵا لە خزمەتان گۆرانی شادمان زۆرە ئەچینە لای کاکە سامان لە تەقتەقەوە کاکە سامان فەرموو گیانەکەم ئەم کاتتان باش هەموو کاتێ باش باشی بەڕێزم ئەلۆ فەرموو گیانەکەم بەخێرەکەمی هونەرمەندی زۆر زۆر بەڕێزی شاری قەڵاو منارە نووری گەرمانی دەکەم زۆر سپاس دەکەم خۆشەویستی ممنون دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێ دەکەم یعنی زۆر شادمانم جێژنەکە لەلایەنی منەوە بۆ دوو جێژنەکە هونەرمەندێکی ئەها جوانە تەش قسەی ئێوە دەبین مێنە ئافی دوو مەمنونین ئێمە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین من هەر زۆر لە مێژە جمهوری ئەو پیاوە بەڕێزم داواکارم گۆرانەیەشی بۆ بڵێ باشە ئیشاءالله بەس ئێمە حەز ئەکەین گۆرانی شاد بڵێن لە جەژنین گۆرانی شادیشمان زۆر داناوە بۆ ئێوە جەژنەکە بکەن بە دوو جەژن زۆر سپاس بزانین باوکی یەحیامان لەگەڵایە فەرموو لە حاجیاوەوە شەوتان باش شەو باش گیانەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم هیوای سەرکەوتان بۆ دەخوازم قوربانت
جێژنە پیرۆزەی خۆمان ڕاستەی گشت خەڵکی کوردستان و هەر پارتیی کوردستان دەکەم هیوادارم ئەم جێژنە بێتە مای خۆش و شادی بۆ گشت لایەک ئینشاءالله بەخێرهاتنی هونەرمەندی مامۆستای بەتوانە و بازمون مامۆستا نووری گەرمیانی بەڕاستی یعنی مامۆستایەکە مامۆستای هونەرمەندان مامۆستای خۆشەویست ئێمە وەکو خەڵکی بیتون و پشدەر ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە و سپاستان دەکەم لە خزمەت و دام ئینشاءالله بەڕێز چای ماز دەکەین خۆشەویستیمان بۆی هەیە و جێژنە پیرۆزەی لێ دەکەین و هیواداریشین بتوانێت یعنی شتێکی خۆشمان پێشکەشکە هەرچەند گۆرانیەکانیشی هەموو بەستەکانیشی خۆشن و چای ماز دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و ئازیزم زۆر سپاس دەچمەوە لای کاکە نووری کاکە نووری تۆ ڕات چێ بەرامبەر ئەو هەموو جمهورە زۆر خۆشەویستیان هەیە بە عەشقەوە قسە لەگەڵەکەن چیان بۆڵێ سپاسیان دەکەم لە خزمەتیاندەم دیارە هەموو هونەرمەندێک ئەوەڵ شت دەبێت دەنجی خۆش بێت شتەکانی جوان و ڕێک و پێک بن هەر لە بارەی شعرەوە هەندراوەکەی و ئاوازەکەی و ڕشتانە شتەکانی جوانبی ڕێک و پێک بین بەخۆی دەبێشتێکی تێدا هەبێت بەڵام وەم شت ئەوەیە کە ئەو جەماوەرە ئەو خەڵکە خۆشەویستە ئەو جەماوەرە خۆشەویستە دەیکاتێ عەشق و خۆشەویستی ئەو جەماوەرە شتێکی دیکەیە ینی بەڕاستی لەو هونەرمەندە بۆیە منیش خۆم بە خزمەتکاری هەموو ئەو جەماوەرە دەزانم بەڕاستی لە خزمەتیاندا ئینشاءالله ئەوی پێشم کرد تەقسیری ناکەم سوپاسیەر هەمووشیان دەکەم جەژنە پیرۆزەم دووبارە لەوەر هەمیان باشە بە ئیجازەی ماڵەوەتان تۆ باس لە دابڕانەکەی بەڵێ ئەو دابڕانەوە چی بووە یعنی لە خۆشەویستی دابڕاوی یان هەر هۆنراوەکە وا بوو کە تۆ دیارە زۆر تەئسیری تێ کردووی ئەو دابڕانە وتووە فلیمەک بوو فلیمەک بوو کە ئەو فلیمەمان کرد لەگەڵ برادران لە هەردوو مخریج کاک تەنیا کەریم حەسەن عەلی یعنی ئەوە بۆ فلم بوو یعنی بازە دابڕان نەکرەوە یعنی تۆ قەت تووشی داوی دڵداری نەبووی کاکە با تەقەیەکە بکەین ئەگەر تووشی داوی دڵداری نەبووم دەکات دڵم نییە ئافەر بەدڵماوە بەغیرەت وایە وایە یعنی چیتە ناو دنیای دڵاریەوە بالتأکید ئەیگیان ئێستا لە ماڵەوە جاسر تاگەیتەوە ئەم شەو لە ماڵی من بە مەڕۆ مەمنون و سپاس دەکەم کاکە نووری حەز دەکەم یادگارێکی مناڵیم بۆ بگیڕیتەوە لە جەژنە و دوایەوە چینە گۆرانێکی شاد بۆی ئەزانم بینەران چاوەڕوانی گۆرانی شادن یادگاری مناڵی کاتە تۆ مناڵ بوویت کە مەسەلەن ئەوەتر هەمومانە چوینە بازار لەگە دایک و باوکمانە یا دایک یا باوکشتی بۆ کڕین تۆ چیت هەبوو ئەلەو شتانە لە ڕەمەزاندا بەڕاستی ئەلەساس بەڕۆژوم بەڵام بەدزی دایکم و باوکم جغارم پێ دەکرد ئاوم دەخوارد ئەوانش ئەلەساس بەڕۆژیم بۆ نەدەگیرا من نام بۆ کات بەڵام ئێستا لەخوا بەزیادێ ڕۆژشتم ناچێت من شایدیوت بۆیم کە پەیوەندیم پێوە کردی لەم ڕەمەزانە تۆ تەلەفۆنەکەشت داعاقز کە دوایەوە کردەوە بە ڕۆژوم هەتا ویستیشم بانکەم بۆ ڕێکڵام وتە ناتوانم لەبەرەوە بە ڕۆژوم برادران نەزانن ڕەمەزانان ڕۆژوم ناچێت بەڵام ئەو کات مناڵ بووم ئەیان گۆت بیگرێت دەمت باشە بەڵام غارەشتم پێ دەکرد باشە ئەچین لای گۆرانی دووهەممان چ گۆرانێکی حەز کردەوەمان گۆرانیەکی هەڵپەرچەیە ڕتمی سەریع شادە بەناوی دێوەروەر کەزی زەرد دێوەروەر کەزی زەرد ئاواز هۆنراوە فۆلکلۆرە شتەشی قەدیمە بەڵێ ینی زۆر دەمێکە ئەو گۆرانی هەیە بەهوو باپیرانەوە بۆمان ماوەتەوە فۆلکلۆرە بەشتەکە باش ئەچین لای گۆرانی بەڵام بەشتێکی تازە بە کەلیماتێکی جوان مۆسیقایەکی جوان تازەمان لای تۆ بێت تازەیە هیوادارین ئینشاءالله بێتە جێگەی ڕەزامەندی هەموو ئینشاءالله دەچین لای گۆرانی دێوەروەر کەزی زەرد بە دەنگە خۆشەکەی کاکە نووری گەرمیانی فەرموون دفتر لزار دكام شرع خنجر
سینەی سپیەوە دەفتەر لەسەر دەکەم شەڕە خەنجەر دايما ودايرفينم لهولينا دشماذا دايما ودايرفينم هاي لسليمان دشماذا ديوار شلانا جزور لين تقريب هذا قيتي وقرت ولانا بشان زور سبشان ويمرو بيبقانا اي ضلي دوستي تدقج يا ورام ندولانا اي لبارا وباش تمرم هي ضلي دار عسرانا بشم شرد بدم پروانه لقر زرد العالم لقلا وجود فنجان ور كزيزة ور كزيزة السينة يسبيا وقت دفتر لسر دكام شرخ خنجر دايما وداير فينم هاولي ريد شمالا دايما وداير فينم هاي لسليمان ريد شمالا مجلستاو كبعد الله يندرقاش وشرق الله شستاو كبعد الله يندر خاشوف الخلا آخر سنة كمالي تسي وقلو توجلا ليسر كل ما تشند جوانا بفرق ويني تكلا اي دايما دعايا دكا ما يدور بين درد وبلا اي باورا فيناكي خوشم دویما والله خوش لقالي جدبي دوس عتان ببي بالله ديوار كزيرش ديوار كزيرش هاي تيري كد لدل داوم هاي زرقو دلد كردم بشباش هاي لسر بالك جانا لك كل شيء بباش لسر بالك جانا هاي لها ديري بباش ما يدواي دردا كان بدري جواني دي ورا دبري دردا كم بدري شجواني دي ورا دبري اي قصبي بيكني ويدي وكي باشي بفري اي دايما دعايا دكا يا ربي قد من نبري ما يقري لضلي برداو موجود شاوي لمكري شبت يداوتي لدشتي داها الفري جاوم كوتو بتشاوي واقدر يجدك كم سكري اي ديوار كزيرش اي ديوار كزيزر اي كزيات سميا ودفتر لنسار دكام شر خنجر سينا سبيا ودفتر لسار دكام شرخ خنجر دايما مداير فينم لسليمان يا دشمادر دايما مداير فينم يا هاودير دشمادر يا هاودير دشمادر دەنگ خۆش دەست و چاوی ئێوەش خۆت دەست و چاوتان خۆش کاکە نووری ئەو بەندانە خۆ دروستەکەی زۆربەی بەندەکان گوترایە فۆلکلۆرن قەدیمن
کە خۆش و وەستای لەو شتان بەشەکیشی تەواوی ئی خۆمان دیارە. بڵێ ئارەوەڵا باقەکەی تری زۆربەی دەتوانم بڵێم زۆربەی شتەکان ئەی کاک سەیدە هەر لێرەوە جەژنە پیرۆزە لێ دەکەم سەڵاو و ڕێزم هەیە سەید عەلی سەردەشتی زۆربەی کەلیماتەکان بەڕاستی کاک سەید دەستەشی باڵای هەیە لە کەلیمە بەڵێ بەنبێژی چاکە زۆر ینی بەڕاستی ئی ئەوە و ئی چەند هونەرمەندێکی دیکەی ئەوانەی قەدیمن پێش کاک سەید و ئەوانە بەڵام بەشەکیشی هەیە کە ئی خۆمە دانانی خۆمەوە نازانم کاکەم نەزانم ناگاداری جەنابەتم باشە کاکە نووری تۆ لە دانیشتنەکان تا زۆر دانیشی ئەوە نییە خۆت ئێوە لە منتیقی بڵێ لە هەولێرە نخبەن لەگەڵ دانیشتنەکان تا لەگەڵ چ گۆرانی بێژەکە زۆر دائەنیشی یا مرتاحی مەسەرەنەوە زۆر جارە بێ بە شەڕەبەندەوە نییە ها تر تێ جەوەکە وا دروست ئەبێ وا ئەخڵقێت ببێ بە شەڕەبەند تۆ لەگەڵ چیا زۆر مرتاحی مەسەن لەو گۆرە مێژانی کە ئازیز و خۆشەویستن لە هەولێرە وڵی کاک بڕوانجان ئەوانی ئەمن لەگەریان دادەنیشم زۆر کاک عارەبە عارەب عوسمان هەر لێرەوە جەژنە پیرۆز و چای مازن بەڵێ کاک جەلالە هەروها ئەویش لەلا سعید بەلا بێکەوەین ئەوانە کاکە فەرادا فەرازیرێک و لەو لێرەش ئەوە بەخۆتە زانی جەنابتی کاک میدیایە کە زۆر تەنسیقمان بێکەوە هەبێ کاک فەتاحی سەوزەواریە قەدیمی شەربەیەک زۆر لەگەڵ کاک فەتاح شاییمان شتمانە جێرا و کاتە تیپ و شتکان بۆ هەر نایەکمان لەگەڵ یا لەگەڵ زم و شتارێک لەگەڵ ئەوانە زۆر دادەنیشم و گۆرانی دەڵێم ئەوانە بەڵام ئیمانیشم بە شەڕە بەند و شت نییە ڕاستە سات زمانێک بۆ لەوانەیە شتێک بۆمیان واز ئەک شتێک بەڵام خۆش نییە بەبند ئەم دەبی وەسفی شتەچی بکەم چەند جوانە جوانتری بکەم یان ئەگەر ناڕێکە ڕێکی بخەم شتەچی جوانی لێ بکەم وایە وەسفەکی جوانی لێ بکەم نەک ئەمن پڕدەمە سەر و جەلاشی بشتێنم یا برینداری کەم ئێستا تەمەشا دەکەی زۆربەی بند بێژ و شتەکە ئەو پڕداتەوی ئەو قسەی بەوێ شتەکی زۆر زۆر ناشێت دەرمەن دەبی خۆی گەورەیە شتەکی ناشێنە بۆ قسەکەشی پێ بڕ لە ئەخیر گۆرانیا بێ بند بۆ ڕەشماڵ هەر ڕەشماڵ خۆی ئیتر خۆ دەزانی خۆی شتێکی ڕەسەن و کوردەواریە بتاکیت لە ناو قسەکانیشتا باسی لە عەرەبی خۆشەویست کرد عەرەب عوسمان تەنیا عەرەب لە میوانداری ئەم بەرنامەیە بوو بە ئامادەبوونی ئەو ئازیزانە عەرەب خۆی بۆ خۆشی قسە خۆش و مەجلیس جوان گەرمەکە اینجا خۆ نازانم منێکی لە پرسیارەکانیشم هەر لەوەیە نازانم کاکە نووری خۆی کەسایەتێکی چۆنە هەست بە نوکتە و قسە خۆشەکە یا کەسێکە لەوانەیە کۆمەڵی ئیلتیزاماتی هەبێت نازانم تۆ خۆت کەسایەتی خۆت چۆنە دایما حەزم لە قسەی خۆش و سوعبەت و نوکتە و ئەو شتانەیە شاری هەولێر ئەمن و کاک جەلال ینی یەکەچین لەوانەیە کە زۆر ناسرانێ بە نوکتە و بە سوعبەت و بە شتی خۆش و پێکەنین و هەشتا باشە دەیبزانین جژنانە چی قسەی خۆش بۆ دۆستان و عاشقانی دەنگە خۆشەکەی خۆت ینی وەکو نوکتە و شت هەچێ بێت تۆ تر نوکتە بێ بەسەر هات بێ شتێکی گێڕایە جارێکیان لە فیرمە مەڕەکە لە دوا و بنادەم کلەی لێ بەس ئیتر حەزەکەم شتێکی تازە و خۆشتر ئەگەر هەبێت بیگەڕێتەوە بۆمان بەڵێ هەم ئیشێری هەیە باشە لە مێژە زۆر جەژن بوو ئەو هەر بوونی جەژنش کاردڕی باشە دەبن ئەوە باسی تقریبان چەند ساڵ لەوە پێش دەبی کاک حاجی لە هەفتایەکان و بڵین ئەو کات بیدایەکە هەشتایەکان و ئەوانە لە مێژە زۆر عارەب عوسمان لەگەڵ چەند برادەرش تکە یا نسیبی دانابوو یا نسیبی دەفرۆشت باش خەڵکەکی زۆر دەورەی لێدا بوو شێرەکیان دانا و شێر شێرەکی گەورە شێرە شتێکی زۆر جوان بوو لەسەر خۆیان دانابوو هەرچێ دەهات دەیگو ئەو شێرە دەردەچی دەیانگۆ بڵێ ئەو شێرە دەردەچی باش ناوی شێرەکەشی تێدا نەبوو جۆرکەکە یان نسیبی بەس دۆ ئایدان ناو پارەیان وەردەگرت خەڵک زۆر کەتەلایەن وەڵا دووسێ برادەریش زانیان تێدانیا ئەو هەموو خەڵکە دەکڕی پێ ئیستفادەیە وەڵا هەر بە خۆیان برادەران تیان کرد نووسیان شێر
تەواو نیشتان یانەوە دایانە دەست دێکەچی گوتیان ئەتۆ بڕۆ کە دەست ڕاوەندەکەی دەستالەکە و نەسیۆر دەرە و ڕەکەت پێە دەخینەوە دەست ئەرە وەڵا کاکە شێر دەرچوو باشە وەڵا کابراس چوو پارەکەی دانێوەریان ئۆکەی ناو دەستی بوونیان دەستی ناو زۆرکەکەی ناو ها دەمەگوای کرێ و دەری هیناو ئەوانی لایەن نووسی و لەگەری هاتن دەی کاکە بزانین چییە گوتی ئەرە وەڵا شێرە کورە وەڵا کاکە شێرەکە دەرچوو عەرەبیش تەماشاکە نووسرا شێر شریکای نووسرا شێر چێ نووستی کاکەش کورە گوتی کاکە شێری چ حاڵی چ عەرەب چ برێ باشە کاکە غەڵەتی شێر نییە قوربان نووسرایە شیر گوتی ببوورە وەڵی شیڕە شێر نییە يعني صفر. جوانە ئەچینە لای پەیوەندی بداین کاکە بەرزان لە کۆیەوە کاکە بەرزان گیان فەرمو ڕۆحەکەم کاکە بەرزان باش گیانەکەم زۆر سپاس بە قوربان چاوی ماز دەکەم بەڕاستی من کاک گەرمانی وەکو قدوە دەبینم لە شاری هەولێر قدوەی هەموو هونەرمەندان برای بەڕێزی لە خزمەتدان سپاست دەکەم کاک وەرزان ڕێز خۆشەویستیم لە بۆ ڕێز خۆشەویستیم لە بۆ هەموو کارمەندانێ زۆر سپاس باوکی ڕاوێژ لە گوندی خەتەیە فەرموو گیانەکەم باشتر بۆ تۆ بە قوربان لە تۆش بەخێراتی کانووری گەرمیانی دەکەین زۆر سپاس دەکەم زۆر بەڕێزی داواکارێکمان لێ ئەگەر گۆرانە قەدیممان ڕۆژێ لە 1970 تووشەشی وەی بەسەر چاو لە بەرنامەمانە گۆرانی جوان هەیە بەرە گۆرانی خۆشیە بەس قەدیمەکانی خۆشە ئەگەر ئەو داواکاریەمان بەجێکەمە نوێبی ئینشاءالله ئینشاءالله خزمەتدام سەر چاوان گوندی خەتەیەکێتە چۆ ئەزیزەکەم کاکە باوکی ڕاوێژ ئەکرێتە قەزای شەقڵاوە دۆڵی بالیسان وەی سەر و سەر چاوان هەر لێرەوە تا ئەوێ ڕێز و حورمەت سەر چاوان کاکە شوانمان لەگەڵایە لە خەلەکان کاکە شوان فەرموو گیانی من کاکە شوان ئەلو فەرموو گیانەکەم شەوتان باش باشتر بۆ تۆ زۆر سپاس دەشپۆستی بەرنامەکەتان لێ دەکەم بژی گیانەکەم بەخێراتنی کاکنووری گەرمیانی دەکەم زۆر سپاس دەکەم مەمنون تاوەکەمی فەرموو گیانەکەم داواکاری وەڵام زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم و دەژمتان پیرۆز بێت دووبارە لە تۆش لە تۆش پیرۆز بێن لە تۆش پیرۆز کاکە ڕزگارمان لەگەڵایە لە شاری خەڵاو منارەوە السلام عليكم وعليك السلام الرحمة والإكرام دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بژی بە قوربان زۆر بەخێراتنی کاکنووری گەرمیانی دەکەم ئەو مۆزە خەڵکانە قوربانت زۆر مەمنون زۆر سپاس بۆ تۆ پیرۆز برای گەورەی سپاس بەسەر چاو ئینشاءالله باوکی پۆڵامان لەگەڵایە لە چەمچەماڵ فەرموو بەڕێز کاک وەرانجیانە کاتان باش هەموو کاتێ باش زۆرتان پیرۆز بێت لە تۆش پیرۆز بە قوربان کاکە دەستخۆشی لە خۆت و لە ئەستاقی ژناسیەکەم کە ئەو میوانە بەڕێزە ئەو هونەرمەندە کەڵە هونەرمەندەتان بان کردووە بۆ ئیزاعەکەتان قوربانە بم وەکان بەخوا هەموو هونەرمەندی کوردستان وەکو ئەو پیاوە هەوا کورد بووە و ئاوا دەنگی خۆش بووە و ئاوا کەلیماتی خۆشی هەبێت هەر سەربەرز بن ئەویش هەر سەربەرز بێ هەر بمێنێ ئینشاڵڵا زۆر سپاس نابیشێت ئینشاڵڵا سپاس کاکە نووری جمهورەکە بەخوا ئەو نەخت لەسەر خەتی تەلەفۆنن ماڵیان ئاوا بێ خوا ئازیزانی تۆ زۆرن بەڵام خۆش ناشکری هەر بە وشکی بابچین لای گۆرانیەک بزانین چی حاضر کردووە گۆرانێکی شادە دەهۆڵی ڕتمی شریعە بەناوی ئەرەوەی دیساندەی ناسکۆڵی نازدار و خێ بڵێ ئەرێوەی دیسان ئاواز ڕاوی چیە فۆلکلۆرە ئاواز ڕاوی فۆلکلۆرە بڵێ چین لای گۆرانی ئەرێوەی دیسانوەی بە دەنگە خۆشەکەی نووری گەرمیانی
مروي دي ساندي داس كولاي ناس داروخي واي واي دي ساندي داس كولاي ناس داروخي تبم دريا ما تشد بانو جبت السردي وانا بم دريا ما تشد بانو جبت السردي انا بانو جبت السردي سرشد هاي ما تشيل ود هاي باب من سرشد هاي يا زرشد عزيز شفا بخشد هاي يا زرشد وي وشفا بخشد رواي ساندي لا تقولي نازاروخي هاي واي دي ساندي لا تقولي نازاروخي انا بمدري ما تشيل بانو بيت السردي انا بمدري ما تشيل بانو بيت السردي انا بانو بيت السردي هاي مرو سروجو هاي نمكن دماشو هاي باقي يوم ماشي عزيز الطلم درناشو باقي يوم ماشو وي وي الطلم درناشو وي دي ساندي ناس كولينا داروخي وي وي دي ساندي ناس كولينا داروخي انا بمدري ماشي دبانو جبت السردي جاي بمدري ماشي دبانو جبت السردي دبانو جبت السردي بمراضي هاي ما تشدو ما هاي بدنا بمراضي هاي للسرسي نكد نيمنك مرمبازي هاي للسرسي نكد نيمونك مرمبازي هاي 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 ساندي ناس كولينا داروخي واي واي ساندي ناس كولينا داروخي انا بمدري ماشي نبان جبت السردي وانا بمدري ماشي نبان جبت السردي انا بانوش بيت السردي سرشد هاي ما تشيلنا ودا هاي بو من سرشد هاي يا زرشنا وي وش ما بخشد يا زرشنا والله شفا بخشد انا واي ليلي انا واي 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 ليلي لساني ناس كولينا داروخي واي واي لساني ناس كولينا داروخي انا بمدري ماشي دبانو جبت السردي انا بمدري ماشي دبانو جبت السردي دبانو جبت السردي خوش دەنگ دەست و چاوی ئێوەش خۆش
گۆرانێکی خۆش و بە شەوق و زەوق گۆرانێکی تەڕوە بەوەڵاهی بە حەزەکەم بە ئەوانیش ئەم ئەزیزان و خۆشەویستانە با لە سەرەتاوە هەرێکەتان جەژنە پیرۆزەی خۆتان بکەن لە ئازیزان و خۆشەویستان یەک دەی کاکە نەچم تۆ خۆت دەی هەر ئێوە لە ئێوە ئینکا ناخوات بخوا ناخوات لە خۆتەوە باشە دەی جەژنە پیرۆزەی لە هەموو مسلمانێک دەکەم لە هەر شوەیەک هەبێ بێگومان بە جەژنی ڕەمەزان تایبەتمەندێکی خۆی هەیە بەرەوەی خەڵکانێک بێگومان دوای 30 ڕۆژ ئەڕۆژی دەبن ینی دوایش ئەو جەژنە دێ کە جەژنەکە خەڵکانێکی زۆر ببرن ئەو مانگە بە برسێتی دەمینەوە دڵیان بە خەڵک دەستێوانەیە کە نیتیان بەلە قانونێکی زۆر جوانیشە لە دوایدا مەسەن ئەو خەڵکانی فەقیرن ئیمکانیات شووانەی کە هەیەی خەڵک سەری خۆی چاک دەکاتەوە بۆ خەڵکانە بێگومان ینی لای من جێژێکی زۆر پیرۆزە باش ئەی چی یادگاری و هەیە هی مناڵی شتێکی خۆش ئێوە هەروە باسایی دەرچێت بەخوا بێت تووشەکەمێتە بێگومان جەژن پێشتریان تایبەتمەندێکە ئەو جژنەی بۆ تایبەتمەندێکە چی بوو ئەخە ئێمە مناڵ بووین هەر ئەوەی یعنی ئێستا گەورە بووی تەبعاً و تام و تێژە نییە ئێستا کە با بڵێن زیاتر تەکنۆلۆژی و شتیوا پەیدا پێشتر مەسەرەن هەر ئەوەمان بوو دەمەگەوت جەژنەکە بێ خۆشیەکەمان چ بوو ئەو پارەمان کە وەردەگرت ئەو پارەیدا بە بڵێن جەژنانەمە وەردەگرت بە پەلا بڕۆین لە بۆ بن لە دوکان هەبوو وەختە مەسەڵ خەڵکە بوو یانە سیویدانە وەکو کاکنووری ئەوەی باس کرد لە گاوانێ دەکرا و یانی دەچوی سواری جۆلان دەبێت سواری کەر و عارەبانە دەبێت خۆش ینی تایبەتمەندێکی هەبوو پێمان خۆش بوو زوو بگەینێ ینی جەژن ینی تایبەتمەندێکەش ئەو بوو کێچ یەک دەهات چاومان لەو کابرایە بکە لە جیرفانی تاڵکە یعنی ئێستاش وایە هەر ئەو شتەمایە بەس وەکو جارانی ئێستاکە بڵێن فامیلی مۆڵ فامیلی فان بە ئەو شتانە پەیدا بۆ خەڵک یعنی شتی ئەلکتریکی و ئەو شتانە پەیدا بە تەکنۆلۆژیا وایە بڵێ ئەوەش دەبوو یعنی سینەما لەبیر نەکەی پێشتر ئێمە ینی کە ئەوە دەبوو زوو پارە ئەو فیلمە هیندیانەیشی دەکرد بە جەژن ینی فیلمی تایبەتی داهات دەچوین ینی لەوانە هەبوو جاروە بوو هەر سێ ڕۆژ دەژن هەر بۆ یەک فیلم دەڕۆیشت یعنی ئەوە کاکە دانین جەژنە پیرۆزەی خۆی بکات جەژنە پیرۆزە لە هەر سەرپارچەی کوردستان تایبەت هەموو موسڵمانانی خۆشەویست لە جەنابەت قوربان مستەفا جوانە زۆر سپاس بۆ پەڕی هەناو بوو بەخوا پیرۆزبایی دامتان دەکەم زۆر سپاس بەرلاوە پشتامیڕێ لە هەموو مسلمانە هێنجە بە خدا پێکەین ئێمە ژەمانەی لۆ عەرەب عوسمانی بنێرەمانە لۆ عەرەب عوسمانی بنێرە ئێستا چاوەڕێ ناوەڵە شتێکی عارەبی دەجێڕمەوە باش ئەرێوەڵ ئەوە ڕۆژێک لە پرۆڤەی داهاتینەوە باش پێش کوردستان تیڤیا سێ-چار زاهر وازانی کاک عەرەب ئێستا ئەوەیە سەقافەت توشتیوا لە هەیە ینی بەڕاستی مسەقەف و ڕازویان تێکرد گوتیان مام عەرەب گوتی ها بابا گوتی ئەرێ سەنتەری گەشە پێدانی لاوەن چێ گوتی ها بۆی سەنتەری گوتیوە قەشفەری پێ دەکەن کورە بڕۆ لێرانەوەستن عەرەبسی گوتی نا ئەوانە قەشفەری بم دەکەن گوتم بابا سەنتەری ئەو سەنتەرە لە هەولێرە هەیە گوتی نا ئەمگۆ قەشفەری بم دەکەن بڕۆ دێ جەژنە پیرۆزەش لە هەموو مسلمانان دەکەم کاکەوە بە تایبەتی شاری هەولێر جێژنیان پیرۆز بی و پیرۆز باش لەو ستافە جوان دەکەم قوربان دەستی خۆش بێت دەنگە خۆش بێت من هەر لێرەوە ڕێز و حورمەتمانەیە بۆ کاکە عەرەب چکە ئازیز و خۆشەویستی هەمویانە بە بەردەوام لەگەڵیان بەڕاستی هەر ئەوەیە و لەوانەشە گوێبیستی ئەو ناوەنە ببێ بۆیە وا بۆ شێوەیە تێگەیشتۆ من هەر ئەوا بۆیە چم کاکە نووری بابێەوە لای بەڕێزە کاکە نووری تۆ لەناو گۆرانیە بە گۆرانی شاد زۆر مرتاحی یا بەستلۆ نازانم کامیان زۆر مرتاحتری لەگەر دوو ڕتم زۆر مرتاحم یەکیان ڕتمی خێرایە سەریع کۆنێت شاد ڕتمەچیان تەواو قڕش و لەسەر خۆبی بەناستی چەندین گۆرانیم هەیە کە زۆر گۆرانی عاتفیە زۆر لەسەر خۆیە
چەند گۆرانیشمەیە شادا کە بەناو بانگە و لە هەر زوێکی بگۆتڕێ علمەکە لە ستومن بنمونە مەلەنجی گەڕیدەم شیرین کاڵە بێ بەژنا شلک ئەوانە زۆربەی گۆرانی خان خەڵکی زۆر دەیڵێتەوە زۆر دەیڕێتەوە زۆریان زۆر بە خراپی دەیڵێنەوە زۆریشیان بە باشانەوە هەنما بەڵام هیوادارم بە چاچی بیڵێنەوە ئینشاءڵڵا چەند گۆرانیە ڕتمە خێراکە سەریعەکان ینی دیارن گۆرانیشمێ ئاوا لەسەر خۆ ئاتی دیاراتونونە دووریتان گۆرانکی زۆر لەسەر خۆی قابل لە دیە باش ئەی شەماڵی شفای نازداران تۆشی زۆر خاو لەسەر خوانە هونەرمەندی گەورە مامۆستای خۆشەویست محەممەدی مام لێ دەیڵێ ڕەحمەتی لێبێ ینی لە هەردوو لای لەو دوو ئیخائی تۆ مسەیتری بەڵێ زۆر مرتاشم لەگەڵ زۆر باشە داوای مەقامیان کرد بڵێ شتێکی خاو نازانم بۆ غەریبی و نازانم بۆ برادرانە لە شتێکمان بۆ بڵێ بەبێ مۆسیقا بەسەرچە بەبێ مۆسیقا با بزانین داواکاری هەبوو بزانین نازانمێترەوە گەڕ خۆی بڵێ هيدا امروز ججنا لكش لا ججنا بيروزانه امروز ججنا خوار لكش لا ججنا بيروزانه سيدكم زجني مني أو كات يا عزيز تسلم لي تودك خوار لە هەموو بەرهەمەکانی خۆت ڕازیت کە تۆمارت کردوون یان هەندێکیان کاڵ و کورسی پێوە دیارە خۆت وەکو خۆت طبعا ئەو گۆرانیانەی کە وتیتم طبعا لە پێشە چیدا تەمەشام کردیە لێ ڕاگرتی ئەنی هەڵم سەنگاندیە ئەو ئاوازە خۆشە باشە دەشێ بیرێم لە دەنگم دێ چکە ئاواسەیە لە دەنج تو نایە زۆر ڕاستە هەر دەنگت هەر خۆشوی بەڵام ئاواسەیە لە دەنگت نایە ئەو ئاوازدانەرەی بەو ئاوازدانەرەی ڕێکە دایت و سپاست دەکەم ئاوازەکەت خۆش بۆ لە دەنجی من نابی دەبێ هونەرمەندێکی دیکە زۆر تەبیعیە لەوانەیە من ئاوازی خۆم بیتە مەشام کردوێ لە دەنجی من نایە حەزم کردی بیدەمە یەکەچی دیکە مەسەلە ئەوانەش ئەوانی گوتیتم تەوان لە پێشەچی خەڵم سەنگاندیە پڕ بە دڵم بۆ ئەوجا گوتیتم یعنی ڕازی بووم لە ئاوازەکانی خۆم بەڵام جاری واشە هەش بۆ تەزیلم کردیە دوای خەلەل یەک شتێکە بە نمونە پێشانەمە گۆرانیەکمان تەزیل دەکرد وەکو جەنابەت باش دەزانیت ئەو کادەوها نەبوو مەسەلەن من 89 لەسەر 90 کاسێتێکمان تەزیل کرد بەناوی ئەو زوڵمەی لە من و تۆ کرا لە کەس ناکرێت کەس بە ڕازی دڵخۆی نەبێت چۆن بەشوو دەدرێت 6-7 هەتا ئەو گۆرانێت تەزیل بوو من گۆرانی دەڵێم تەسوینی مۆسیقای دەکەم مۆسیقا تەسوینیم دەکاتەوە تەسوینی مۆسیقای دەکەمەوە یەک لە ئالەتەکان نەشادەشی یان پێران دەگەیشت لە سۆڵۆیەکەی خۆی کە سۆڵۆی هەیە یان گۆرانەکەت سینەمایەتەوە و ئاخر کۆپلەتە دەمیزبوورم کاتێک بە مەزبوط نەبووم تۆنی پڕ نەدەبوو یان لە جێی خۆی داخل نەدەبووی ئەتۆوەرە ئەومان دیبوونە دیسان سەردەن و ئەو گۆرانەی تەزیلکەوە بەڵام ئیستاوانیە ئەستا لە ناو ستۆدیۆی مۆسیقا
موسيقى كلو دادني هر ساعات دقة تدسي كيف أوردتي سبين دسي من موسيقى أنا يستا تكنولوجيا اللي هو نية باش تقول أني كلمة خيرية شادي ود ناكم لركلامك يا أبو أو ناكما تو تاچن لقال أو قرانيا أبو يا تشون شويت أو قرانيا وهالرجال بله أو قرانيا ليرة باش ببيرتي نامو جزنا بيروزي إذا كم لك كاواني استا لتركيا له لينيا شاي ما ذكي سباسي دكم او هاد قلتي كاخ ام قرانيكم هي قلتي لدنجي منا يعني وكو باسي تذكر ما لدنجي تو دي يك كلا بسر اواني لاوات كاين تو دامنا رقمتي سريعه زور لا قراني كاين تو جنيتك شتي تازه نوي زور خوشه هذا كم بيديو باسي برادر اجكرت قراني بيشك قلتي دايت مي بلام قلتي بدلم نبوا بريتشي نيكتو اوانيه كام دمي بلام دزانه تو بيري شتي دي لو يقولتم باشا بسرتها يتر جملة راقرتو راملي بو قراني كشم قوتو نقدانا وشي باشي هوشت شي جوان درسوا لنا وخلقكي زور كدري واي بس نخير وني زياتر تكمي بندي بيويا واه هات سندي سيرم دكا دستي بقرم من الشاي إشارة وانا كريل لبر قرمه وهراي عاشقي شاي جو انا مكبيدا او اشتكل بندكان بنداوا واه راستا بەڵام تەسویرەکەی شتێکی تازە بوو شتێکی جوان بوو کاک سامی سەباح مخلیس دەکەیتی تەسویری کردیە شتێکی زۆر جوان بوو سەردەمی بوو بەڕاستی لەگەر مەسرەکەی بوو ئیتر شتێکی زۆر جوان دەرچوو ئەو جەنازان بەلای جەنابیشت وەکو نیتر قوربانت عاشقانی دەنگت زۆر لەسەر هێڵی تەلەفۆن و چاوەڕوانن پەیوەندی بگرن بزانین یەکەم پەیوەندی ئێستا دیسانەوە کاکە قاسممان لەگەڵایە لە قوشتەپە کاکە قاسم فەرموو گیانی من کاکە هێرمە پیرۆزانتان لێ دەکەم لە تۆش بە قوربان لە تۆش پیرۆز بیت بەڵێ لە تۆش پیرۆز بێت هەموو کات و ساختەکانی ژیانە جەژن بێت مەمنون زۆر سپاس بەخێرهاتێکی هونەرمەند نوری گەریانی دەکەم زۆر سپاست دەکەم زۆر بەمنون بەڕێزی داوا لێ دەکەن بە سەراتەکەمان لە بژێرتەوە ئەوەی لەگە عەرەب عوسمانی نازانم بەران خۆتی لێدا بوو شتێکی وایە بوو بەڵێ بەڵێ باشە بان دیێمان ئیشاڵڵا لەبەرەوەی دوور و درێژە ترسێم ئیشاڵڵا ئەچینە لای سەرکار کاکە سەرکار لە تێمانی فەرموو گیانی من الو کاکە سەرکار ئەگەر بکرێت تەلەڤیزۆنەکە قسە مەکە وەرە بە تەلەفۆنەکە قسە لەگەڵ منە بکە نابێ بە دەنگل لە یەک کەسمان لە یەک تێناگەین بەخێراتی مامۆستانووریەکەم سپاست دەکەم بەڕێزی خۆشەویستی کاکە مەجموعەیەکی زۆری هەواداری مامۆستانووری چاوەڕێی گۆرانی کراس ڕەشەکە هیواداری پێشمەشماکە ئیشاڵڵا ئیشاڵڵا لە خزمەتتاین ئیشاڵڵا دەستەکانی خۆش بێ ئەچین لای نەریمان لە کۆیەوە کاکە نەریمان فەرموو گیانەکەم ئەو کاتتان باش هەموو کاتێک هەموو کاتت باش سپاس بەخێر بەخێراتنی کاک نوری گەرمانی دەکەم سپاست دەکەم زۆر مەمنون بەڕاستی کاک نوری گەرمانی ڕێزش تایبەتی هەیە لەم خەڵکە سپاست دەکەم دەنگشی جیاوازی هەیە ینی لەگەڵ ئەو خەڵکی کە دەیەوێ ینی ڕازیانەکە ڕاستی بەهین ئەو حەقیقەتەکەیە سپاس دەکەم لە خزمەتدام ئینشاڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندەکە و پەیوەندیشمان زۆر لەگەڵایە زۆر بە داوای لێبوردنەوە چینە لای باوکی دڵان لە قەزای خەبات فەرموو گیانەکەم ئەگەر بە کورتی بێ زۆر مەمنونین باشە شەوتان باش باشتر لە تۆ بە قوربان جەژنتان پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت دەستخۆشیتان دەکەم لەوە بەرنامە جوانە بەڕاستی بەرنامەی زۆر زۆر سەرکەوتووە زۆر سپاس دەستخۆشی لە یەکەیەکی کارمەندانی NRC2 دەکەم زۆر سپاس دەستخۆشیش لە کاگنووری دەکەم بەڕاستی کاگنووری و نەرمەندێکی بەرزە لەناو هونەری کوردی بەڕاستی جێپەنجەی دیارە دەستخۆشی لێ دەکەم ئیشەڵا سەرکەوتوو دەبێت بەرپرسیارێکمان لە هەیە بێ زەحمەت بڵێ هیچ بەرهەمی نوێی هەیە کاکە ئیشەڵا لە ناو پرسیارەکانی منە هەموو ئەو پرسیارانەی تایە کە ئێوە زۆربەی زۆرتان لەو بڕوایم کە داواکارن پرسیاری لێ بکەن ئاچین لای کاکە ماهیر لە هەولێر فەرموو کاکە ماهیر
ئەو تا شاد شادتر بۆ تۆ بە قوربان بەخێراتی کاک نووری گەرمایی دەکەیت سپاس دەکەم بەڕێزی خۆشەویستی زۆر مەمنون کاکە ماهیر کاک ئەو برادرانە کاک سەدەدی فەیساڵ کاک دانا ئیرانی ماز دەکەم زۆر مەمنون کاکە ماهیر چینە لای کاکە نووری و کاکە نووری باسی لە بەرهەمی تازدە و دەم لە بەرنامە لە پرسیارەکانی مناوەی تایە پێشی خست بەرهەمی تازت هەیە وا بزانم نازانم بۆ عاشقانت بزانم وەڵامیان بیتەوە بڵێ بەرهەمی تازەم چەند گۆرانیەک مێشتە تەسجیلم نەکردیە کاکوڕان بەڵێ نۆ گۆرانیە سیدیەکە لە نۆ تراک خۆی گرتووە بەڵام تا ئێستا تەسجیلم نەکردووە ئیتر ئیشاڵڵا پاشی جەژن و ئەوانە قۆڵ و باچی لێ هەڵ دەکەین لەگەڵ برادران ئیشاڵڵا شتێکی جوانی لێ دەکەین کاکە نووری لە هەولێر تۆ چی هاوکارتە مەسەرەن زۆر جار لایەن هەیە زۆر جار کەسایەتی هەیە هاوکارە بێ بۆ هونەرمەند ئیتر نازانم ئەو برادرانە من کۆمەڵێک لە هەولێر ناستم ئەوانە لە سلەیمانیش ینی هەمیشە بە بەهانەی هونەرمەندەوەن پشگیرن بۆی لەوانە کاک شێروان عوێنی بە کاک بەکر عوێنی کاک لیوا محێدین هەروەها کاک سەرۆ دزەیی ئەوانە من لە هەولێر زۆر ئاگادارم زۆر هاوکاری هونەرمەندن پشت و پەنان بۆ هونەرمەندان تۆ خۆتیش چێت هەیە لەو هونەرمەندانەکە لەو بەڕێزانەکە هاوکارت بن لە کاری هونەریە لە کلیب لە گۆرانی لە ڕاستیدا برادران زۆرن هەموم لەو کات و ساتەدا یاد نییە لە بیر نییە بەڵام لێرەوە زۆر سپاسی کاک دڵشاد حەسەن دەکەم کاک شۆڕش ئەباز بەڕاستی ئەوانە زۆر ئاگایان لێمانی زۆر کاک شەمعێدین شەمعێدین بڵێ بینێک لێرە نیە لە ئەڵمانیایە احتمالە لەو دوسێ ڕۆژەی دەگەڕێتەوە ئیشاڵڵا زۆر یارمەتی داوم برادرانی دیکە زۆر یارمەتیان داما کاکە شینە زۆر یارمەتی داوم بەڕاستی لە کلیپەکان بڵێ کاکە شینە هاوکارە بووە بەڵێ لە چەند جاری مەسەرەن کلیپم کرد ویدیۆ کلیپ دەرچووم ئیدی بە توانای خۆی ئەو کاک شینەی سکرتاریەت دەرێت بۆ نیوەڕاوەتی ئەو میوانی کاک جوتیاری جوتیار جەباری بڵێ داوەتی ئەوان من و برادران هەموو کە هاتنیان نابێت دەبێنی ئەوڕۆ لای زۆرن برادران بەڕاستی ئەوانەی کە زۆر ڕاستە ئێمەیە بەڕاستی کۆمەڵە برادر داوای گۆرانی کرازڕەشیان نەکراوەزانم چی بە هەبوو لەو ئازیزان و خۆشەویستانەمان نازانم لە بەرنامەمانە هەیە ئێستا چینە لای گۆرانەیەکی تری گۆرانی چیمان حاضرە ئێستا گۆرانەکەی دووخۆڵی باشە دووخۆڵیە بڵێ وەرە ناو شلێران بڵێ باشە چین لای گۆرانی وەرە بچێن ناو شلێران جارێ وەرە بۆ لای منی ماڵوێران ئایاوار گۆرانی هونەرمەندی گەورە محەممەدی ماملەیە بەڵێ بەخۆی ئەو گۆرانیە لە ئەسڵدا کاک بڕهانجیان ئازەریە من بە دەنجی بەڵقیس جێم لێ بووە لە پاش ئەو هونەرمەندی خالی خۆش و مامۆستای گەورە محەممەدی ماملێ وتیەوە زۆر بەڕێک و پێکوتی و بە جوانی کوتیەوە بەڕاستی یەک زیرەک یەک ماملێ نانی ئەگەر ئاوازە کرد دامانێ ئەو ئاوازە حتا ینی کوردیش نەبا ئاوازەکە کوردیش نەبا ئەوان دەنجیان هەن کوردیە لە هەموو خەڵکەوەیە ئاوازی کوردی و ئی خۆیانە بەڵام شتەکەیە دەڵێ هەر ئاوازە کە چێ بیڕێتەوە زۆر بڕێک و پێک و بە جوانی و تۆ دەبێتە ئیویش زۆر ڕاست دەیرێتەوە تێکیدا بەڕاست وەکو دەبینین باش ئەچینێن لای وەرە با بچین ناو شلێران بە دووقۆڵی لەگەڵ گروپی موزیک فەرمون
مني مغيرة دولي وقند جوانك جان دقنا ذاك جان دقنا ذاك شيجي قند فروش ورا دناي باتشنا دناي باتشنا شري كان صار جواري ضلبتوا بنذا ضلبتوا بنذا ورا بابشين النفس الليلة زاري ورا ولاي مني مغيرة ورا بابشين النفس الليلة زاري ورا ولاي مني مغيرة نوشليران جاري ورا ولاي مني مغيران ورا بابسين نوشليران جاري ورا ولاي مني مغيران مر
دشينا نوشليران ساري ولا ولا مني ما بنران ساري ولا ولا مني ناوبڕێک و دێنەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست کاکە نووری بەخێر بێتەوە دەست و چاو خۆش بێت گۆرانێکی جوان بوو هاوکارانم ئاماژە بەواکەن کە بەڕێزان و خۆشەویستان و عاشقانی دەنگی کاکە نووری زۆرن زۆر بە داوای لێبوردنەوە کە ناتوانین پەیوەندیەکان وەرگرین دوا پەیوەندیمان هەواڵی بەڕێز و پێشمەرگەی دێرین مام ڕۆستەممان لەگەڵایە مامەگیان فەرموو شەوتان باش و ڕەبی بەرنامەکەتان هەر ڕازاوە بێ بە کاکە نووری گەرمانی خۆمان سپاس دەکەم مامە ڕۆستەم گیان زۆر سپاس دەست پیرۆز بێت بەڕاستی یەک داوایە کە کاک گورانەگەر لێم قبول کاکە نووری بزانم گۆرانێ خۆینەکانیمان یەک دوو کلیپە چیم یەک دوو کۆپلە ناوێ بەسەر هەرتک چاوم ئینشەڵڵا کامەیان مامە ڕۆستەم وەڵڵاهی کۆنەکانی هەمووی خۆشە هەچەند هەمووی خۆشە بەڵام کۆنەکانی زۆر من معجبم ڕەبی و دەڵێی نەڕزێ و تەمەنی هەر درێژ بێت سپاست دەکەم لە خزمەتتدا ئینشەڵڵا بە ڕێزی خۆشەویستی خۆت بە ڕێزی فەرێزی مامەگیان ئەمرێکی تر نییە والله زاڵمە بەر نەکا ڕەوی بەرنامەکەتان هەر ڕازاوە بێ و ئەم بەم کەلتورە جوانەوە کەم بەم دەوارنشینەوە ئەیکەن جێی فەخر و شانازین بۆ خجەلی کورد مام ڕۆستەم هیچی بیر نەخاتەوە ئەم ڕەشماڵی ئێمە ها لەو گەرمیانە کوردستان جار لەژێرم ڕەشماڵانە نانمان خواردەوە چامان خواردەوە دۆمان خواردەوە چۆن ڕاستە فەرمی ڕاستە فەرمی ئەگەر خەڵک بێسفەت نەبێ ئێمە کوڕی ژێرە ڕەشماڵانین وەڵا ڕاستە فەرمی خۆشەویستیمان هەیە بۆ مام ڕۆستەم شەوێکی شاد و بەختەوەرە هەموو کات و سات هەر جەژن بێت چی ئەڵێی بۆ عاشقانێ قوربانە چی ئەڵێی بۆ عاشقانێ ئەو هەموو ئازیز و خۆشەویستانە ئەیانێ پەیوەندیکەن کۆنەکان هەنی ناوکەی نێنە مام ڕۆستەم بەڵام دیارە کۆنەکان هەمووی پێخۆشە بەلایەوە ئینشاڵڵا شتێکی ئەو زوڵمەی لێم تۆکرا لە کەس ناکری خە بەلەدیە کاک نزمەین لەبەرتان هەر نەسێ دوو کۆپلە سێ کۆپلە هەر بەڵێ بۆ مامە ڕۆستەم باشە دەی فەرموون
شارد ناچارە باجی کردم و پێی گوتم مەرەم بێتە پێم من دڵێ خەمێم بخۆر چاوم لێتە ئەگەر حەوت گوت دوورکەومە ریشان لێتە باجی کردم و پێی گوتم مەرچاوم لێتە ئەگەر حەوت گوت دوورکەومە ریشان لێتە دڵی سوتایاوم بابیلە خاچی بەر پێتە ئەو زوڵمەی لایان و تۆ کرا لە کەس ناگەرێ ئەو زوڵمەی لایان و تۆ کرا لە کەس ناگەرێ کەچ بەڕازی دڵخۆی نابێ چۆن بەشدابرێ کەچ بەڕازی دڵخۆی نابێ چۆن زۆر سپاس بە مامۆستەمی خۆشەویست و بە هەموو ئەو ئازیزانە بە ئەوانەی دانیشتون و بە بەرامبەرمان و تەماشامان دەکەن هیوادارم بەدڵی هەر هەمیان بێت ئەو لە ساڵی 89 ئەو گۆرانیم کتووە بەڵێ بۆ یەکەم جارکەنە و باسم کرد باسی گۆرانی شتمان کرد دەبینی تەسجیلمان دەکرد گۆرانیەک دەبایە 6-7 جار تا مەزبوط دەبوو ئادە دەکرایەوە مانی دەبێ هیلاک دەبێت احتیمالی هەبوو بە گۆرانێک دوو گۆرانی دەنگت دەکەت نەدەتانی دەبایە بۆ سوێی دووس بێت تا دەنگ چا دەبێت تەسجیلی کەیتەوە ئەو گۆرانی ئەو سەردەما کاکەنووری ئەڵێن کاکەنووری تەمەنی هەیە و بەڵام دەنگەکەی هەمیشە هەر جوان و جوانترە بێت دەنگەکەمیان بەخۆم بەخوا خۆش مانە باشم بەخۆش نازانم ماشەڵڵا ڕەم و ڕۆکە هەر گەنجە نورانیە بەڵێ لەنەوە من تۆم بینیوە ماشەڵڵا هەر ئاوا بووی بەس نازانم بەخوا کاک بڕهانیانی هەیە داوی سپیتایە وایە بەس خۆی هەر وایە بەڵامنیت هەمووی بۆ یاک ناکەم نەوەڵا بەس تۆ ئەمانێ ئەوانە جوانە ئەوەنێ بۆ یاخەم گەلێک جاران زاری واشە دەڵم دەیاڵا ئەوە نەم کرد با هەموو لێدە عام زاری واشەڕەوە دەیتەکەش بەبی دوایەوە بەڵێ خۆی لێرە لە ناوما لێرە لە ناوما فلان سەری سبووغەکات فلتان سمێڵی سبووغەکات زۆر تەچی ئاساییە من زۆر دەگەر ئەو کاک نەسمەدینە ماوەستا نەزمەدین لە ئەڵمانیا بووم لە هۆڵەندا لە دانیمارک لە نەرویج لە زۆر ئەوروپامان کردووە تەماشا دەکەی ئافرەتێک دەڕوایە زەلامێک دەڕوا سەری ئەمن دیتیتم ئافرەت سەری کەسە کردی کاگەڵمێن ڕۆژەکەدان ژێ لە پێش مەتعەمی سامانی لە کۆڵن دوو ئافرەت تێ بڕین سەری ساوس کەس سەرکوو کەسک دەوتیان کاکە لێرە شتێکی تەبیعیە زەلامەیە سەری ڕەشە تەماشا دەکەی بۆزی دەکا یان سپی دەکە بە دڵی خۆی یعنی بخ لێدانی سەر شتێکی زۆر ئاساییە تۆ ڕەشە سپی دەکەی سپی ڕەشی دەکەی سووری دەکەی شتێکی زۆر لەناو ئێمە دڵێن فلان ئاوا بەس خەڵکەیە تو ئەوە بەڵام هەمووشی ڕەش نییە حەز دەکەم لا ئەوە ناڵێم کەسانێکن تەقلیدی ینی هەر وەکو دەم و چاو قژ و بڵێ ڕیژ ئەوانەی تووەکەن قەت هەست بۆ کردێتەوە خۆت بڵێ ئەگەدانم زۆر بدێت بینی و لەوانە لە لێرەیە لە هەولێرە بڵێ لە هەولێر زۆرە لە ناو سلەیمانی زۆرن معجیبن پێو بەڵێ حەچەکەن مەسەلەن کە گۆرە بڵێ من هەر لە قەدیمەوە لە دێر زمانەوە زۆر زیرەک و ماملێم خۆشویستیە زۆر زۆرش ینی ئەگەر ماملێم بدیت بە ئەو کات چیتە چی لە ناونێش چیتەکەم دەبەستە چکە خۆشم دەوێت زۆر ڕاستە ئەو نەرمەنم لە ئەسکێ لە خۆت وەم دەزانی گەمەشی بەستم جوان دەبم وەک ئەو ڕێک دەبم ئەلەن خۆش هەرواشە ینی ڕەمزێکی کوردێتی تەیە شتێکی مەسەلەن خاز دەم دێ لێرە لە سلەیمانی لە هەولێر لە ئێران بە زۆری لە کەرکووک ئەوە بۆڵێ خۆشی هیچ شتێکنی هەر بخۆم حەزم لێ دایم ینی ڕیش و شتم هەبێت هیچ وەسێک نییە کو هەر وەکو کەچی دەبینی سەر و سمێری تاشی و پاک دووس وەکو نەزمەدینی
خوارزام و کاکتار و ئەوانەوە کودانەوە حەزەکەن ئاوا ینی ئەوە نەبێ منیش یەکم حەز دەکەم مومە بێ کاکە بە سمێڵ و ڕیشەوە شتێکی یەتیاریە زۆر ئاساییە دانیشتن لەگەڵ تویا زۆر خۆشە برای بەڕێزی لە خزمەتودا هەرەوە وەختێک ئێستا وابزانم ساعتون یەکمان تێپەڕن و کاتیش ئەڕوا و حەزی دەکەین ئێوەش ئەوەنەی کە لێرە ماون ئاخیر ڕۆژی جەژن و پیاسێک بە ناو شاری هەڵمەت و قوربانیا بکەن و بزانین دوا گۆرانی چییە پێشوێ بچمە دوا گۆرانیەکە چیت هەیە بۆ کەناڵی NRT2 بەرنامەی ڕەشماڵ بڵێ بەڕاستی بەرنامەکەتان بەرنامەی زۆر خۆشە زۆر سپاس زۆر دڵگرا زۆر کراوەیە دەبینی بەرنامە دەدرێ دایدەنێن خۆش نییە دڵگر نییە شتێکی هاکەزایی احتیادیە بەڵام بەرنامەشەیە پێویستە هەبێت خزمەتی هونەری کوردی دەکات لەگەڵستی خزمەتی هونەری جوانەکانی کورد دەکات بەڕاستی ینی تەماشا دەکەی ڕەشماڵ ینی خێرە چەکانە دێتەوە پێشتا و کۆتەریەکانت دێتە پێشتا و بە ڕەشماڵ ئەوشتانە شتێکی زۆر زۆر جوانە ئەو هیوای لەفساغی و تەمەندرێژی بۆ جەنابت و بۆ هەموو ئەو کارمەندە خۆشەویستانە و بەڕێزانە بۆ هەر هەموو کارمەندانی NRT یەک و دوو هەر هەمووتان ڕەشماڵتان ئاوادان سپاسان دەکەم ڕەشماڵ بە بوونی ئێوە بە هاتنی ئێوە زیاتر ڕازاوەتر ئەبێت بزانین دوا بەرهەمی بەڕێزت چی بوو کاکە نوریگیان دوا بەرهەمەکە هەروەکو برادەران دیار بوو ئامادەیان پێکرد تر حەزیان لێ بوو بچینێت دوو گۆرانی بەڵێ باشە بەس ئەبێ کاکە زرار دەهۆڵەکەش ئەوە نییە شاتری کەی کامە گۆرانی دەستکە کاک نەجمەدین کاکە نەجمەجیان ئەوەلی کامی دەڵێیت گوڵبارانە دوای دەچینە شنکانە باشە ئەچینە گۆرانی گوڵباران لە دوای ئەوە ماڵ ئاوایی دەکەین و تا جەژنی قوربان هەموو کات و ساتەکانتان هەر شادی و خۆشی بێ و ماڵتان ئاوا بێت خوش بندڵارە
بارانكم باران اسمه بسمين ازداران بارانكم باران اسمه بسمين ازداران شايو والبرشا قرما شايو والبرشا قرما تكلمون دوستو ياران تكلمون دوستو ياران تكلمون دوستو ياران تكلمون دوستو ياران جبت كارد بينم مالم خراد به جبت كارد بينم خانم خراد به سركي برد هاي شنيان ماتشينو هاي لا فريتا وز شنجوانا نقشينو سيبا نرزل رزي ورق الراملو دينو هاي مدرسنا نرزي ورق الراملو دينو انا من جاك الله تدخيل مواوبي شهير جاك الله تدخيل مواوبي هاي بدكارد بينم معلم خراد بي هاي بدكارد بينم معلم خراد بي سربوش فريتو باتر تربت بينم طابوني شمامك زارع جبرينم هاي سربوش فريتو باتر تربت بينم طابوني شمامك زارع جبرينم هاي لك كجداب مرم من مرق اللبينم لا تمرش مالانا خود جوان بينم هاي لبان رش مالان جوان بينم شيرين كالالمي دخيل وعامي شيرين جاكالمي هاي بتكارد بينن معلم خراد به هاي بتكارد بينن معلم خراد به ملنجي ملنجي بيلنج النواه زورت سبلكو بيلرز النواه ملنجي ملنجي بيلنج النواه زورت سبلكو بيلرز النواه دوق مسسيني على النواه دوق مسسيني على النواه شاندم شاي سرسن خالان كم لقو شي لا يسيم مالان روي خوي بشاندم شاي سرسن خالان كم لقو شي لا يسيم مالان هاي ملنجي بيلنج النوا زورت سفكم بيلرز النوا دوق من سسيني على النوا لا بنرش مران هو تدربش النوا
ساوي من ندبار أي كربا واشيا لا روينا جادار ورد هون أراي ساويش من ندبار أي كربا واشيا لا روينا جادار ملنجي ملنجي بيد الجنوة تغيط سفكو بيد الجنوة تقم السسيني على الهنوة تقم السسيني على الهنوة هاي درديم بالدرماني هذا عزين دكاني كم قدا صادبم حتى كوزين دشواني كم قدا صادبم عين البخشي بقولاني تريد رو كرمشي تروى بري بياني كم قدا صادبم هذا الله يبخشي بقولاني وقبختك كي من الرشو حالك الجير مماني لو كلينا هذا اخبار شاركم دال شاني اخري قبولي معاد صبيع اقتم يا ريت امزاني سوري والله الرش ملياني سينقت شوار باروكاني خوش ببيا ميواني وشوي شيطان بياني شوي شيطان بياني سوا رشمال وتسيتو تشادر قبنا ريال حلداوا كجواني قوار الزيرو تدن مرة وستاوا فهم قدا وزالبم وشدخو لقل داوا هرزان بما تسكر قادرو كوكو صيداوا قادرو كوكو صيداوا بجواني بخاي بكرنا كم قدا وزاندبم فوت بوشي لقل دايا دروا بنارو ننجا تدقد برخي سوايا صدمة كم دا بماسي يما يبلوش كجايا هلا وتيتون ديوا قد كسم للنايا عرب الاسمان يربو خوش تردبو بخوايا ويذكر بهرايا